یەکێک لەو فەرمانگە حکومیانی لە ڕووداوی لافاوەکەی نوێی مانگی 12 2025 لە چەمچەماڵ تووشی زیانی گەورە هات. کتێبخانەی گشتی چەمچەماڵ بوو کە نزیکەی 19,000 کتێب و گۆڤار و نامیلکە لە لافاوەکەدا فەوتان و ناتوانرێت بخوێنرێتەوە یان ئەرشیڤ بکرێن کە بەشێکیان کتێبی دەگمەن و ڕەنگە چیتر نەتوانرێت بەدەست بهێنرێتەوە. بەداخەوە لە نوێی 12 کە تووشی ئەم کارە ساتە سروشتیە بووین، ئاوێکی زۆر هاتە ناو کتێبخانەکەمانەوە کە بۆ مای ئەوەی کە زەرەر و زیانێکی زۆری بە مەبتەلەکات و کتێب و کۆڤارەکانمان گەیاندووە. لە ڕووی مبتەلەکاتەوە هیچ شتێک دەرنەچووە لە بیناکەمانە، چکای هەمووی لە نهۆمی یەکەم بووە. وەکو زەرەر و زیانی کتێب و گۆڤار و ڕۆژنامە 19,000 تێپەڕاندووە، 10,054 کتێب تەلەف بوونە بێکەڵک بوونە، بەشێکیە کرد بکرێت لە باگراوندەکەی پشتمانەوە دیارە، بەشێکی کێشی لە هێواڵی سەرەوە دامان ناوە ئەوان ئومێدێک هەیە کەڵک لە سەرچاوەکان و کەڤەری کتێبەکان وەرگرین بۆی دووبارە بە دوایانە بگەڕێن. 3,000 گۆڤار و 7,000 ڕۆژنامەشی بێکەڵک کردووە. ئەمە بەداخەوە کە ڕنگ بێ پڕکردنەوەی جێگاکەی تۆزێ ئاستەم بێ لە بەرەوەی بەشێکی شتی کەم و دەگمەن و بە نرخ بوونە. ئێمە دەستخۆشی لە خەڵکی کوردستانەکەین لە تەواوی شار و شارۆچکەکان، لە چەمچەماڵ و لە زاخۆ لە دووهۆکتر لە خانەقینەوە تاکو و زاخۆ ئێمە سوپاسگوزاری گشتیانین بەبێ جیاوازی لە هەموو شار و شارۆچکەکان، زانکۆکان، کەسایەتیەکان، چاپەمەنیەکان، ڕێکخراوە پیشەیی و مەدەنیەکان، کەسانی تایبەت قەڵەم بەدەست نووسەران لە هەموو چنین توێژەکان بۆی کە حەقی کەس نەخۆین هاوکاریان کردوین لە کۆکردنەوەی کتێب، کۆمەکی کتێبیان بۆ کردوین. بۆ قڕەبووکردنەوەی ئەم زیانە لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێم کەمپینی جیاواز ئەنجام درا بۆ کۆکردنەوەی کتێب. لەو چوارچێوەشدا لە کەدارەوە 7,000 کتێب کە لە ڕێی کەمپینێکەوە کۆکرابوونەوە گەێنرایە کتێبخانەی چەمچەماڵ. ئێمە دواو ئەو کارەساتی کە تووشی چەمچەماڵ هات، خۆتان نەزانێکێک لەو شوێنانەی کە بەڕاستی تووشی و کارەساتە بوو کتێبخانەی گشتی چەمچەماڵ بوو. خەڵبەتە ئێمەش لە ڕوانگەی بەرپرسیارەتیمان بۆ کتێب و بۆ تێگەیشتنمان بۆ کتێبخانە کەمپینێکمان ڕاگەیان لە گەرمیانە. کەمپینەکە ماوەی 10 ڕۆژ بوو، لە 14 مانگەوە بۆ 24 مانگ بوو و توانیمان خۆشبەختانە خەڵکی گەرمیان بەدەمەهاتنێکی باشیانە بوو بۆ کەمپینەکەمان. 7,000 کتێبمان بە خۆشحاڵیوە کۆ کردەوە، ئێستا شێناومانە بۆ ئاوادانکردنەوەی ئەم کتێبخانەیە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا گروپی دۆستانی کتێب سەر بە لقی تەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کەمپینی کۆکردنەوەی کتێبیان ڕاگەیاند و وا بڕیارە لە هەفتەی داهاتوو کتێبەکان ڕادستی کتێبخانەی چەمچەماڵ بکەن. لە مای ڕابردوودا وەکو پرۆژەی دۆستانی کتێب هەڵسان بە کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ. ئەلحەمدولیلا بە هاوکاری ناوەندەکانی سلێمانی توانیمان بڕێکی زۆر لە کتێب کۆ بکەینەوە بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ. کتێبانێکی ئەوان لە دەستیان چوو بە ئاسایی نهاتوو دەستیان، ئەو نوسخانەیەکی ئەوان پێشتر لە ناو کتێبخانەکانەوە بە ئاسایی نهاتوو شوێنی خۆی پڕ ناکرد. بەس ئێمە وەکو پرۆژەی دۆستانی کتێب ئەوەنەی کە لەتوانەمانە بێت توانیمان مای 3 ڕۆژەکە کەمپینەکەمان ڕاگەن. سوپاس بخوا بڕێکی زۆر لە کتێبمان کۆ کرد و ئینشاڵڵا چەند ڕۆژی داهاتوە تەسلیمی کتێبخانەی گشتی چەمچەماڵ دەکەین. وا بڕیارە لەسەر ئەرکی ناوەندی کوردستان بۆ هونەر و کولتور کتێبخانەی چەمچەماڵ لە ماوەی 6 مانگدا بە شێوەیەکی مۆدێرن نۆژەن بکرێتەوە و ئامادەکاری بۆ ئەوەش دەکرێت کە لە ئەگەری سەر لە نێو ڕوودانی لافاودا کتێبخانەکە پارێزراو بێت. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.